ئەوەی مالی خۆی ناخۆ ئەو ڕەزیلە چێ ڕەزیلە بەڵێ باش ئەو ماڵی کە نایخوا چی لێ دەکا لە ئاخیری هەرگڕ دەکاتە ڕگرێتەوە لە ئاخیری ئەوەی نەوەی خۆی دەخواتن کەەوەی پێوە ماندی نەبووە ئەوەی لە دوای خۆی بڵێ کەسەکن بە شتێکەوە ماندی نەبیدن قەدر و قیمەتی نازانیدن ڕێزی ناگریدن تەعام بەخۆی دەیخوا باش ئەو کەسەی کە دەیزانیت بۆ نمونەوە پارەیە کە دەمینێت و یەکێک دەخوا کە پێوە ماندی نەبوو ئێ باشە بۆ لە دنیا نایخوات و نایکاتە خێر نافکرلەوەی نەکردەوە ئینسانیەتێت و بڵێ مسلمانێت هێفکردنەوەگە فکرلەوەی بکاتەوە با دەستی دوو فەقیر بری دەستی دووە ژار بگریت دەستی دوو بێوەژن دوێتیم بە شوێنێ بکاتەوە هەندێک کەس با تێدا دەڵە من و لێی بژین خۆشەر نییەوە تو کۆی کەیتەوە بیری لێ بکەیتەوە خۆ تو لەسەری ناکەوی لەسەری دەکەویت و فکری لە مردن نەکردەوە ئەگە بیری لە مردن بکرد باوە دەی خوارد بەڵام بیری لە منە گۆی زانی هەر دەمینێتن کە وای فکر کردەوەش کە دەمینێت و سەرۆت و سامانەکەی زیاد دەبی سەرۆت و سامانەکە چیە سمێنێ یەچکە دێتە جێی وەکو کورسی وایە تۆ لەسەر کورسێک دانیشتی ماوەیە خوددا و ئەوەی پێدایەوە ئەمری پێدا تۆ لێ دەستین تۆ یەچکە لە شوێن دادنیشتن ئەوەیە بەڕای جەنابەت بەخیلی ڕەزیلی نەخۆشیە نەفسیە نەخۆشی نییە نەفسیە دەخۆشی بیتن عیلاجی دەکرێت دەزانین چۆن عیلاج دەکرێت ئەتۆ سەرۆت و سامانەت دەتوانی عیلاجی پێ بکەیت بەس نەفسیە وایە نفسی عیلاج نابی چارەسەر ناکرێت نایکرێ کابرا خوی پێوەگرتیە برا خوی پێوەگرتیا چارەسەرەکەی چییە تۆ دێ مەقسەد داوای یارمەتیەک لە منەکە یا من داوای یارمەتی لە دەکەم دەبی یارمەتیت بدەم دەبی یارمەت خوا ئەو سەرۆت و سامانەداتت و ڕاستە تۆ ئیش دەکەی کەسابەت دەکەی خوا دەڵێ لە تو حرەکەت لە من بەرەکەت ئەو نەفسێتە بە هیچ سانابیتن مەگەر خوا هیدایەتی بدا مەحاڵە زۆر مەگەر خوا نەفسیە نواگرتیتی کەسانی ڕەزیل کەس دەناسی واللهی زۆرە بەزلۆم نییە ناوی بینم وەکو ناونا ڕزیلاتەکەیان چۆن ئەگەر باسی ڕزیلاتەکەیان واللهی ڕزیلاتەکەیان چییە دەگەڕێ دەبینی تاقیب دەکە بلێم لە میسانە با بلێن عیب نەبی وەکو نەبتە پەرژین برسێتی تاقیبی شخصێک دەکاتن کە بزانانی لە مەطعەمدانی شتیا ئەوی بچی لە گەویدامی ژینانەکەی بخواتن پارەشی هەیە بە چاوی لە دەستی یەکەچ کە داوەتی لە دەستی یەچکەیە بەس دوعام کە بلێم ئەو دەستای ڕاست محتاجی دەستی چەپە نەبیت چەپەت محتاجی دەستی ڕاستە نەبیدن بەڵام ئەوانە محتاج نینە پارەیان هەیە بەڵام هەروە فێربوونە خۆیان پێوەگرتێ نەفسیەن وایە ئێستا ئەو بەڕێزە باسی مالی نەخۆری لۆچەکمەسۆری ئەوە کاتی کە تورک کوردستانی داگیرکردەوە عێراقی داگیرکردە ئەو زمانە ئەو مەسەلەیە دەزانی لە بۆ مەسەلەکە چییە ئەوان هاتینە سەر حازرە چی حازر چی ئەمن ماڵەکەم هەیە نەم خواردیە ئەتوو هاتی دەستت بەسەر داگردیە و ئەوەیە مالی نەخۆری لۆچەکمەسۆری ئەتوو خواردیدت چکە پێوە ماندی نەبووی باسی لە دوگمە سۆرەکانی کرد خۆ سۆرەکان بەڵێ بالفعل ئەوە زمانی کاتێک کە تورک ئەگەر غەڵەت دەبم تاریخەکەم بزڵ لە بیر نمایە بەبراخ ئەو کاتی ئەمن داکم دەیجێڕاوە دەیگوت منداڵیان لە ناو بەشکەی لانچی زجیان هەڵزڵاندیە چەند جۆ گەنم هەبووە سووتاندیتیان خێیان سووتانی لەوەی گرانی هەڵبسی لە کوردستان ئەو کاتی پێیان دەگوت عورس لەگە عورس پێیان دەگوتانی ئەو دەمان ئەوانی کە عێراقیان داجە کوردستانیان داگیرکردیە بەبرای خۆم لێم ئەو کات بووە بەڵام نەخۆشی پارەسەر نەکردن و ڕەزیلی دەرونیە نەفسیە دەکە ئەمن ئێستا کە سەرەوە سامەلو ناخۆم ئێستا ئەم بکەیف خۆت دەخۆی جەنابەت ڕەزیلی لەچ دەکەی لە هیچ شتێکی ڕەزیل ناکەم لۆ ڕەزیل بکەم ئەخە مردنەیە مردن برام خوا ئەو شتە دایتە من لۆ ڕەزیلی بکەم بەخوای نە منداڵم بێجل و بەرگ دەکەم نەخزانم نەداکم نەخۆم پیاوەتیشم پێ دەکرێت دۆستیشمەکە وە زۆربەی زۆری برادران ئێستا لە ئەوروپانە ئێستاش باش من جۆشیان لێیە لە سەخیاتی بەناوبانگم لە سەنە زۆر باشم کاک لوقمانی بەڕێز هەیە وا لە ئەڵمانیا کاک عاریفی بەڕێز هەیە وا لە ئەڵمانیا ئەو برادرانی کە لەگەم تەڵەبوون ئێستا لێ ڕوانە یعنی قەناعەتم کە شتێک بەخۆم حەزم لێبی ئەگە بە دینارێک بی بە دوی دەکڕم نەفسیەتی خۆم مرتاع دەکەم نەفسیەتی خۆم مرتاع دەکەم بەچەوە پارەی لۆ چییە لە داکم سەر دەکەم لە دەستیە و هەیە نابیتەوە نابتەوە دەزانی چۆن نابتەوە ئەو وا دەکاتن نییە یعنی وای لە بیرکردنەوەی ئەم بیدایت باسی مردنم لۆت کرد ئەو لەکنەوی مردن نییە مردن